یەکێک لەو حاڵتانەی کە زۆر لە کلینیکەکانی بینین چیسی گورچیلەکانە کە ئەمانە توورەکەن و ئاویانتیایە بە زۆری لە دوای تەمەنی 40 ساڵی دروست دەبن. ئەوانەی کە تەمەنیان لە 50 ساڵ زیاترە نزیکەی لە ساسیان چیسی گورچیلەکانیان هەیە. طبعاً دوو جۆر چیسی گورچیلە هەیە، چیسێکیان سادەی پێوترێ ئەویکیان چیسی ئاڵۆزە. بەنسبەت هۆکارەکانە هۆکاری جیاواز هەیە، بەڵام زۆری تەمەن گرنگترین هۆکارە. هۆکاری تیژ هەن وەکو هەوکردن یان هەندێک نەخۆشی تایبەتی گورچیلەکان هەن کە چیسی گورچیلە دروستەکە. سەبارەت بە جۆری کیسەکە زۆر گرنگە دیاری بکرێت کە ئەمیش بەهۆی تیشکی تەنووریەوە تا شای سیتیسکانەوە دیارەکرێت. چیسی سادەوەکو باسمان کرد تەنها توورەکەیەک و ئاویتایە، بەڵام ئەوانەی کا چیسی ئاڵۆزن دیوارەکان ئەستورە ناڕێکە لەوانەیە کلسیتیابێ یان لە چەند بەشێک پێگات بێ و زۆر جار گرێ لە ناو چیسەکە هەیە. ئەمانە بە پێی ئەشعی تەنووریەکە پۆلێ نەکرێن و چارەسەری گونجیان بۆ هەڵبژێرێ. سەبارەت بە چارەسەری چیسی گورچیلەکان وەکو باسمان کرد دوای پۆلێنکردنیان چیسی سادەی گورچیلەکان زۆر کات پێویستیان بە چارەسەر نییە، تەنها لە چەند حاڵتێکی تایبەتی نەبێ. بۆ نمونە ئەگەر قەبارەی کیسەکە گەورە بێ و پەستان بخات سەر دیواری سگاری خۆڵەکان و بێتەوەی دروستبوونی ئازار بۆ کەسەکە، یان زۆر جار بەهۆی هەوکردنەوە پێویستی بە چارەسەرەوێ. هەرچە ئەوەی تایبەتە بە چیسی ئاڵۆزیش دوای پۆلێنکردنیان وەکو باسمان کرد پێویستیان بە چارەسەر و متابعکردنی بەردەوام هەیە. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.